ئەمڕۆ 12 حیزبە کوردستانیەکان لە بارگای مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە. ئەم خاڵانەی خوارەوە تەوەری کۆبوونەوەکە بوون. حیزبە کوردستانەکان پەیامی سەرخۆشی بۆ گیانی پاچی شەهیدانی دەستی تیرۆریستانی داعش ڕادەگەیەنی. جارێکی تر حیزبە کوردستانیەکان جەخت لە برایەتی و پێکەوە ژیانی پێکاتەکانی پارێزگای کەرکووک دەکەینەوە. داوا لە دەوڵەتی فیدراڵی عێراق دەکەین دەرەنجامی ئیستحقاقی هەڵبژاردنەکان بکاتە بنەما بۆ دانانی پۆستەکان لە شاری کەرکووک. ئێمە حیزبە کوردستانیەکان دەستخۆشی لە هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراقی فیدراڵ دەکەین بۆ چێوماڵکردنی ناوچەکان بە هەماهەنگی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە. پێویستە ئیدارەی کەرکووک بەبێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەش بە شاری کەرکووک بکە بۆ هەموو ناوچەکانی شاری کەرکووک. هێزە کوردستانیەکانی کەرکووکان چەند پەیام دەنێرن بۆ هەردوو وەزارەت بۆەوەی هەلە بکرێت لە پڕکردنەوەی بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقیکە ئەو بۆشایانەی پڕ بکرێتەوە داعش سوودە بۆشایانیانەوە. ئێمە لە پەیامەکەمانە بەڕوونی باسیەوەمان کردووە پێشوازیەکەین دەستخۆشیەکەین لە هێزە کوردستانیەکان و لە هێزە عێراقیەکان بۆ چێوماڵکردنی ئەو ناوچانە.